کاتدارە ئەو ڕاو بۆچوونانی کە پامنێرمان تەرزە لە هاوڵاتیان وەرگرت لە نێو شەشەمین پێشانگای سێمین پێشانگای کتێب کە شەشەمین ڕۆژێتی جیاوازیەکە بوو لە بۆچوونەکانە هەندێک یوت خوێنەری کتێب ماوە ئەوە تا قەرەباڵغێک لە نێو پێشانگەکەدا هەیە هەندێکیشەوە نەخێت تەکنۆلۆژیا کاریگەری کردو ئێستا لیا تۆ لە مۆبایلەکە دەتوانی ئەوەندەی سۆشیال میدیا خەریکی ناپژێتە سەر خوێندنەوەی کتێب ڕای ئێوە لەسەرم بابەت وڵات سەرەتامەوە ئەوە بڵم کاگەژی کە شاڕێی گەشتن بە ئاوات و ئامانج و دەوڵەت و شارستانیت و مەدەنیەت تەنها زانست و زانیاری و ڕۆشنبیریە تا ئەمڕۆ تاکە سەرچاوی باوەڕپێکراوی زانست و زانیاری کتێبە ئەمێنێتەوە سەر ئەوەی کاریگەری سۆشیال میدیا هێرشی هێناوە سۆشیال میدیا هەموو کایەکانی داگیر کردووە سۆشیال میدیا دێوێکی زەبەلاحە ئایا کاریگەری ئەمە چێ ناکرێت کاریگەری ئەمە بە هەندوار نەگیرێ ئەوەی من تێبینیم کردووەوە ئەوەی لە سەر گۆڕەپانەکە بە کردار دیارە و ڕۆژانە ئەیبینین ئەوەی سۆشیال میدیا کە یەکەم جار هات کتێبی وەلانە لە کوردستان کتێبی پلیشانەوە کتێبی خستە پشتەوە لە ڕاستیە بەڵام خۆشبەختانە لەگەڵ خۆیان نەبردووە ینی هەندێک دەڵێت چێژی خوێنەوە لە کاغەز خۆشترەوە گوڵ لە مۆبایلەکان و شاشەکانەوە ئەگەر باس لە گرنگی کتێب بێ ئەگەر بۆ میلەتانی کە هۆکاری سەرکەوتن و دەوڵەت و مەدەنیەت و شارستانێت بێ بۆ ئێمەی کورد هۆکاری بوونیشمانە زەرورەتی بوونمانە زەرورەتی گەشتنە بە ئامانجەکانمان لەبەرەوە کتێب نرخی خۆی هەیە و نرخی وەک بڵێ کتێب لە مستەوایەکە هیچ گەل و میلەت و تاکێک ئەگەر بیرێ بگا بەلووتکە ناتوانێت فەرامۆشکە ئەمێنێتە سەر ئەوەی ئێمە لە قۆناغێکە جۆرێک لە وەلاخستن هەبوو جۆرێک لە پاشەکشە بۆ کتێب هەبوو بەڵام خۆشبەختانە ئێستا هەست ئەەکەین گەڕانەوەیەک بۆ کتێب هەیە هەست ئەەکەین جوڵەیە کەوتوتەوە کتێب اینجا هۆکارەکەش وازەحە جارێک کە سۆشیال میدیا دوای ئەوەی کە هاتە کوردستانەوە شۆکێ بوو پرزەیەک بوو شتێک بوو نەماندی بوو شتێک بوو پێشینەی نەبوو شتێکیش بوو ئێمە وەکو کورد دروستمان نەکرد بوو ئێمە بەکاربەر بووین وردە وردە ئەتوانم بڵێم بە خۆکەوتنەوەیەک دروست بوو هەوڵێک دروست بوو چ لایەنە پەیوەنددارەکان چ خەڵکە ڕۆشنبیرەکە لە ئێستا خۆشبەختانە سۆشیال میدیا جارێکە بۆ تۆ بە پشتیوانی کتێب بنمونە کتێبێک کە ڕێکلامی بۆەکەی ژمارەیەکی لێ ئەفرۆشەوە پێشوازێکی لێکرێت کە پێشتر سۆشیال میدیان نەبووە ئەم پێشوازەی لە کتێب نەکراوە نخبەیەکی بینێ ئەسڵان ژی خەڵکانێک ئەی خوێننەوە کە پێشتر کتێبیان نەخوێندوێتەوە ئەمەشمان هەیە سۆشیال بەو هێز و هەژمونەوە کە هات خریب و کتێب بشارێتەوە ئێستا کتێب هێنرا خراوە سەر ئەم شەپۆلە کتێبی بەرز کردەوە بۆ جارێکە بەڵام لێرەشا لە چۆنێتی بەرزکردنەوەکە ماومانە بۆ نمونە جاروای کتێبێک زۆر بە نرخە لەبەرەوەی سۆشیال پشتیوانی ناکا نرخی خۆی وەرناگرێت کتێبێکی کە کەمتر لەو خزمەتەکە کەمتر لەو هێز و پێز و توانە و فکریتایە بەڵام سۆشیال پشتیوانیەکە ئەگاتە لووتکە کاتدارە ناوەندەکانی کە تەرخان کراوە بۆ خوێندنەوە لە ئێستا لە لای خۆمان لەو ئاستیان کە خەڵکی زۆرتر حەزی بۆ خوێندنەوە هەبێ حەزی باگەڕان هەبێ بە دوای ئەو کتێبانی کە خۆی حەز بە بابەتێکی جاری کراوەکە یعنی ئاسانکاریکی وا کراوە بۆ خوێنەر ئەگەر خوێنەرێکی ڕاستەقینە بێ ئەوەی تر ڕێگەکەی لە قورس نەکرێت و زیاتر پەنابەرێتەوە بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەم ئاسانکاریە بەجێکرێ لای خۆمان وڵی تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر بە سەرنجڕاکێشی و بە چێژ و بە لەزەتەوە داوەزیون هێزێکە ینی هێزێکە گەورەیە پێشینەی نەبووە لەبەرەوە کاریگەریان یەکجار زۆرە بەڵام ناوەندەکانی چاپکردن ناوەندەکانی بڵاوکردنەوە کتێبخانەکان لە ڕاستیە ئەمڕۆ کۆمەڵە کتێبیان چاپ کردو ئەمڕۆ کۆمەڵە کتێب لە کوردستانە بە چاپ بەگەیەندێ لە ڕووی ناوەڕۆکەوە وەکەڵە هەمە جۆرن و لە ڕووی کوالیتیەوە ئێستا کوردستان لە کوالیتێکی زۆر جوانە چاپەکە بۆ نمونە بەرگەکان تەجلیدن یوڤین لە ماعن بەڵێ بەرجەستن واتە بەرزن نووسینەکان و بۆکس بەکارە هێندێ و هەر کتێبێک لە نایلۆنێکە ئێستا کتێب گەشتۆتە مستەوایەک بەشێک لە کتێبەکان هەر خۆی دەستی بەرێ دیارێکی زۆر جوانە لە ڕووی شکلیەوە و لە ڕووی ناوەڕۆکیشەوە
بەڕاستی کورد لە کتێبی کەم نییە پێشتر لە چاپ کەم بوو بەڵام دیسانەوە سۆشیال و تەکنۆلۆژیاش کە بەرەو پێش چووە توانێتی خزمەتێ بم بوارەکە بە تایبەت بەڵێ مەبەستەکەمەوە بوو کاکدارە وتە سوۆشال میدیا زۆر هێندە سەرنجڕاکێشە کە خەڵکی ناتوانێت لێ بە دوور بێت یعنی لای خۆشمان ناتوانرێ ئەو شوێنانەی کە کتێبی تا ئەخوێنرێتەوە بە شێوازێک دیزاین بکرێت بە شێوازێکی هێندە سەرنجڕاکێش بکە خەڵکی ئەچێتە ناوەندەکە بۆ خوێندنەوە هێندە ئارامی بکاتەوە زۆر زیاتر و زیاتر حەزی بۆ خوێندنەوە هەبێت خوێندنەوە بە خۆدا چوونەوەیە گەڕانەوەیە بۆ خود گەڕانەوەیە بۆ فکر گەڕانەوەیە بۆ دڵ هەموو کاتێک چێژی کەمترە لە بابەتەکانی کە لەبەر ئەوە تەنها ئەو کەسانە چێژی لێبین کە ماوەیەکی زۆر بەردەوام بوون لە خوێندنەوە ئەگەر باس لە چێژ بێ کتێب ناتوانێت ئەوە بکە بەڵام لایەنە پەیوەندیدارەکان نووسەرەکان وەرگێڕەکان کتێبخانەکان دەستگا حکومیەکان ڕۆشنبیرەکان مامۆستانی زانکۆ ئەگەر پێکەوە هەماهنگ بن ئەتوانن ئەم ڕۆڵە بگێڕن بەو ئاستەی کە ئەمان هەمەهنگ بۆ نمونە ئێستا کتێبخانەکان لە 2014 لە بارودۆخێکی مادی زۆر خراپان ئەتوانین بڵێن جۆرێک لە عیشق جۆرێک لە قەنەعەت جۆرێک لە مەبدە جۆرێک لە کاری خۆبەخشی لە لای کتێبفرۆشەکان و دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە هەیە ئەمە بەشێکی کەشی عادەتی کردووە بەم کارە ئەگینا ئەگەر بە پێوەری بازرگانی بۆ کتێبخانەکان بڕوانی لە ڕاستیە ئەبوو داخرێن بەڵام ئەمەش ئەوە ناگەیەنێ کە لە بارودۆخێکی باشان کتێبخانەکان دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە لە بارودۆخێکی خراپان من داوا لایەنە پەیوەنددارەکانەکەم ئاوڕێن لێبنەوە و داوا لەوانیشەکەم بەردەوام بن و داوا لە ڕۆشنبیران لە مامۆستایانی زانکۆ لە دەستگا ناحکومیەکان ئەەکەم کە گرنگی بنەوە بە کتێب کاک دارایسا با بگەینە دەرەنجامێک ڕێژەی خوێنەرمان کەمە یان بەپێی پێویستی ئەگەر کامیان ئەگەر باس لە سۆشیال و لە کتێب بێ چاپکراوەکەی ئەوەی کە چاپ کراوە هەیە ئەوی لەم پیشانگایەدا دەفرۆشێت ینی لەم چەند ڕۆژەی پێشووتردا ڕابچوونی کەسێکم گوێ بۆی وت سەردانیکردنی پێشانگا ئەوە نیە تۆ بچیتە ناو پێشانگاکەەوە بیتە دەرەوە بە کتێبێک لەگە خۆتا کڕی بکەیتە دەرەوە نەکتەنها بچی سەردانی ناو پێشانگاکە بکەیت تۆ بە بەستە بێت لە خوێندنەوە اینجا بچی سەردانی پێشانگاکەی کە بەداخەوە من دڵنیام مەساگە ڕاپرسیە بکەین تایەتی ئەم نمونێمان زۆر ڕەنگە خۆشتان ئەمەتان بەرچاو کەوت بێ خوێندنەوە بووە ئەو خۆراکە ڕۆحیکە ئێمە ئەو خۆراکە مێشکێکی ئێمە بەردەوام بەدوایە بچین یعنی بۆتە کەلتور لای ئێمە ڕاستی ئەگەر بەڕێژەی هەڵسەنگاندنێک بۆ گەلی کوردکەین نە لە ڕابردوو نە لە ئێسا لە ڕیزی گەلە خوێنەوارەکانە نەبوو بۆچی مێژوو وازەحە کورد لە چەرمەسەری و شۆڕش و ڕاکەڕاک و کتێب قاچاخە و کتێب شاراوەتەوە من مناڵ بووم باوەڵەکەی پورزایەکم بیرە کە من مناڵ بووم ئەو گەورە بوو خسە ژێرخاکەوە کە ڕۆژانە تەفتیش و ئەو بابەتانە هات جوان بیر مەکتێبەکان هەمووی عزیەتیان بووم لەبەرەوە کتێب بە جۆرێ لە جۆرەکان ئەتوانین بڵین وەکو میلەتەکە وەکو گەلی کورد ئەویش لە کێشە و ئاریشا بوو بەڵام لە ئێستا ئازادیەک هەیە و لە ئێستا مەجالێک هەیە بۆچی لەبەرەوەی سوۆشیال میدیا فشاری هێناوە تەنها سوۆشیال میدیا یان ڕاستی هەندێک جار بۆمە هەندێک نووسەریان هەندێک ئەوانەی کە خۆتان ئاسان باس لەواکەنەڵە کەمی وەرجێڕان یعنی تۆ باسی کوالیتێکی کە مەسەڵەن ئێمە هەندێک جار میان مامان کردوڵە کوالیتی کتێب لە هەرێمی کوردستانە باش نییە ئەنی پێچوانی بۆ چوونەکانی ژەیە زۆر جار یان وەرگێڕەکانی ئێمە دەستان نەداوەتەوە شاکارە جیهانیانی کە وەرگێڕنە سەر زمانی پاراوی کوردی کۆمەڵە گۆکاری تریش باز دەکەن نەک تەنها سوۆشیال میدیا لەتەنها خەتاکە سوۆشیال میدیا یان ڕاستیە من هەندێک جار ئەگەڕێمەوە سێرچەکەم بۆ کتێبانی کە زۆرترین فرۆشیان هەیە لە جیهانە لێرە وەرگێڕانیان بکراوە زۆربیان کراون و لە زۆربەی بوارەکانە هەیە خۆشبەختانە ئێسا تەکنۆلۆژیا کە بەرە پێش چووە چاپی دیجیتال هاتووە ئێمە یەکەم دەستگاوین کە چاپی دیجیتالمان هێنا کورد لەبەرەوەی ژمارەی کەمە دوای ئەوەی پارچە پارچە کراوە باسم لە کوردستانی باشوورە ژماری دانیشتوانی کەمە لەبەرەوەی ئێمە کراوین بە چوار پارچەوە
ئەم پارچە ژمارەی دانیشتوان کەمە چەند ژماری دانیشتوان کەم بێ ئەوەنە ژماری فرۆش کەمە بێتەوە لەبەرەوە کە هزار دانە چاپەکرا لە کتێب ساغ نابووە نەفرۆشە کتێبخانەکان بڕێک لە دوودڵی بڕێک لە دەست لە ڕزۆکیان هەبوو لە چاپ بەڵام ئێستا کە چاپی دیجیتال هاتووە ئەتوانم بڵێم فرسەیەکی باشە و کاریگەری زۆری هەبووە لەبەرەوەی کتێب ئەتوانێت بە ژماری کەم چاپ کرێ ئێستا وەکو ناوەندەکەی خۆمان لە نزیکی 100 ناونیشانە کە ئەمە زانیمانە یا خوێندنەوەی ئێمە وا بووە کەم کتێبە بازاڕی نابێ خوێنەری نابێ بەڵام لەبەرەوەی کتێبێکی با بڵێن اختصاصی بووە پسپۆڕێکی دیاریکراو نووسیوێتی و پێمان وا بۆ خزمەتێکە لە بواری لە بوارەکانە ئێمە چاپمان کردووە بەو ئومێدەی کە ئەگەر چەند کەسێکی نەخبەش بخوێننەوە پەیامەکەگا بە کۆمەڵگا واتە ئێستا فرسەتێک دروست بووە بۆ زۆری چاپ و بۆ ناونیشانی جیاواز ئێمە هەندێک جار دەتوانین تەنها یەک کتێب چاپ بکەین یەک نوسخە لە کتێب بە کوالیتێکی جوان لەبەرە زۆرێک لە نووسەرەکان دێن کتێبەکانیان چاپەکەن ئومێدیش نییە ئەو بازاڕی هەبێ بەڵام 2000 سێرەکەیت کتوب پڕێک ڕۆدان فاجەیە ڕۆدا سەرکی بازاڕی هەیە چەنە حاڵەتی وامان هەیە نەخێر بازار فرۆشی کەمە بەڵام ئەم کتێبە کتێبێک پسپۆڕیە کۆمەڵە لە پسپۆڕانی ئەو بوارەی خوێندنەوە مامۆستایانی زانکۆ نووسەران ڕۆشنبیران ئەوان پەیامەکە بە کۆمەڵگاگەن لەبەرەوە نەخێر لە ئێستام پێم وایە تەکنۆلۆژیا ئێمەی بردوێتە قۆناغێکەوە کە فرسەتیەوە دروست بووە تەواوی ناونیشانەکانمان چاپ بکەین ئێمەی کورد لەم ڕوا ئەتوانین تەواوی ناونیشانەکانمان چاپ بکەین بەڵام جارێک کەچمەوە سەر لایەنە پەیوەندیدارەکان داوا لە وەزارەتی ڕۆشنبیریەکەم داوا لە وەزارەتی نەخشەدانانەکەم ئاوەڕێ لە چاپخانەکان لە کتێبخانەکان بنەوە لەبەرەوەی وڵاتانی دراوسێ پشتیوانیان ئەکەن و کاغەزیان بە هەرزان پێ ئەدەن و کارەبا بە بڕێکی ڕەمزی پارەیان لێسەن بەڵام چاپخانەکان و کتێبخانەکان هیچ پشتیوانێکیان نییە لەبەرەوە ئەتوانین بڵین چەندەها ملیۆن دۆلار بۆ چاپی کتێبە چێتە دەرەوەی وڵات و زۆر چاپخانەکانمان بێکار بوون و زۆرێک کتێبخانەکانمان هۆکارێکی دەرەوەی بازرگانی هەشتونێتی یا ئەوەی ئالوودە بووە فێر بووە عادەتی کردو بەم کارە یانەوەی قەنەعەتی وایە کەمە خزمەتێک و کارێکی خۆبەخشیە و کارێکی بکەڵە مەبدەئی کردووە و ئیلا لە ڕووی بازرگانی و کتێب ئەمڕۆ لە ئاریشایە و ئومێدم وایە کە لایەنە پەیوەندیدارەکان ئاوڕان لێ بنەوە ئەینا لەوانەیە بارودۆخێک بێتە پێشەوە کە نەخوازراو بێ بە هیوای وەڵامدانەوەی داواکارەکانتان زۆر زۆر سپاس بۆ بەڕێزدارە ڕەشید نووسەر و خاونی ناوەندێکی بڵاوکردنەوەی چاپ سپاس بان بدەبن سپاس لە هەموو بینەرە دەستی خۆش بە دووبارە